ژینێ ئەترۆشی لەگەڵ هونەرمەندی ترک مستەفا جوجلی گۆرانە دویتەکەیان سەرکەوتنی بەدەستێنا بە کامە شار دەڵێ جل و بەرگیان ئۆپن مایندا بەڵامی ئەوانی تر کلۆز مایندا لە چی ژیانی پەشیمانە و وە لە چی دڵخۆشە و سەرکەوتنی بەدەستێناوە چەند تاتۆی هەیە و وە چیانی لێ نووسراوە وەکەوتۆتە کوێ تاتۆکان دەتوانێت بەدە زمانی جیاواز قسەی بکژینێ تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانی وڵاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سەری ڤیددیۆکەما بکەی لایک کۆمنت شێر دوی نەچێ وەروە سەبسکرایبی کەناڵەکەما بکە و زان گۆڵەکەشدا بگرە بۆ ئەوی توی خۆشەویست یەکەمی کەس بێ بابەتەکانمان ببینی وەروە سناپچاتەکەشمان ئاد بکەن بە ناوی کلیل میدیا بۆ ئەوی توی خۆشەویست ئاگاداری کار و چالاک ڕۆژانەما بی و بۆ پەیوەندیکردنیش دەتوانین لە ڕێگای سناپچاتەکەمانەوە پەیوەندیمان پێ بکە ئێمەش ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە. ژینێ ئەتروشی خانمەشۆ خوشەنگەکەی شاری دهۆکی ڕەنگین سەرتادا لە سۆشیال میدیا بەدەرکەوت دواتر لە کاری هونەری. ژینێ خەڵکی شاری دهۆکی ڕەنگینە و لەوێژ لەدایک بووە لە ئێستادا تەمەنی 23 ساڵە. ژینێ لە 5 ساڵیەوە چۆتە وڵاتی نەرویج دواتر تەمەنی منداڵی لەوێ بەڕێ کردەوە تاوەکو گەورە بووە وەروها دواتر 3 ساڵ لە وڵاتی ئەڵمانیا ژیاوە دواتریش چەماگێک لە وڵاتی سوید ژیاوە دواتر گەڕاوەتەوە بۆ کوردستان لە شاری دهۆک نیشتەجێ بووە. ژینێ سەرەتا لە سۆشیال میدیا بەدەرکەوت و وەروە خەڵکێکی زۆر سەرنجیادا ئەو خاتونەیە لەبەرەوەی چەند تایبەتمەندیەکی جیاوازی تێدا بوو. ژینێ خاوەنی کچێک کە بە ناوی ژولین هاوسەرگیریشی کرد و بەڵام لەگەڵ هاوسەرەکەی لێک جیابوونەوە چەند مانگێک پێش ئێستا. ژینێ باز لەوە دەکاتن لە ژیانمدا لەوە پەشیمانم هاوسەرگیریم کردووە لەبەرەوەی گەورەکانم چەند پێیان وتم ئەم کارەمەکە و هاوسەرگیری مەکە بەڵام من ئەو کاتە تەمەنم منداڵ بوو نزیکەی 90 ساڵ بووم بیر و باڕووما بوو ژیانێکی نوێ دەست پێ دەکا بەڵام لە ژیانمدا شکستم هێنا و وا لە ژیانی هاوسەرگیری و زەواجمدا زۆر پەشیمانم کە تاوەکو ئێستا و تۆمنەوەی بەڕێم کردووە. ژینێ لە بواری سینەمایی کاری کردووە وەروەها بازەوە دەکاتن لە تەمەنی 6 ساڵیەوە تاوەکو بۆتە 13 ساڵ لە شانۆ کاری کردەوە لە وڵاتی نەرویج. حەز و خولیای زۆر بۆ کاری هونەری هەبووە وەروەها لە کاری شانۆش بەردەوام بووە تاوەکو گەڕاوەتەوە دهۆک لەم شارە دەرهێنەرێک دەناسێ بە ناوی محەممەد ژووری کە بەشداری دەکەن لە فلیمێکی سینەمایی. ئەم فلیمە سینەماییە بە ناوی هەرجینەیە وەروە لەو فلیمە وەکو ئەکتەرێک بەشداری کردو وەروەها فلیمە سینەمایەکە بۆتە پرۆژەیەکی سەرەکی ئەو خاتونە و خەریکی بواری درامایەکی بادینیشە وەروها دەڵێتن لەم درامایە 4 خانم بەشدارین و هەمومان خەڵکی دهۆکین و باز لەوەش دەکاتن لە فلیمە سینەمایەکەدا بۆتە پرۆدەسەری ئەو فلیمەیە و باز لەوەش دەکاتن تاکو ئێستا فلیمەکە بڵاو نەبووتەوە بەڵام دەڵێ فلیمێکی زۆر خۆشەوە لە هەروەها لە زۆربەی فستیڤالە جیهانیەکان بەشداری دەبێتن و ئەو کاتە نمایشی دەکەینەوە دەتوان ئێوەش بینەری فلیمەکەمان بن و وا ڕایخۆتان بڵێن. وەروەها ژینێ سەرەتادا گۆرانیەکی بڵاو کردەوە لە سۆشیال میدیا دەنگدانەوەیەکی ئەگجار زۆری بڵاو بۆ وەرواژینە ئەو گۆرانی هی خۆی نەبووی گۆرانی بێژێکی تر بوو کە بڵاوی کردبووە بەڵام لە دواییانە بە شێوازێکی زۆر سوپرایز گۆرانی لەگەڵ هونەرمەند مستەفا جوجلی بڵاو کردەوە بۆ سەرسامی خەڵکی دهۆک بە تایبەتی وە خەڵکی کوردستان. ئەم کچە کووردە چۆن توانوویەتی لەگەڵ ئەم هونەرمەندە تورکە بەناوبانگەیە ڤیددیۆ کلیپ و گۆرانی بەرهەم بهێنن و گۆرانەکەشیان بەناوی ئیمتیازە و لە وڵاتی تورکیا ئەم گۆرانیە دەنگدانەوەیەکی ئەگجار زۆری بەدەست هێنا. ئەم گۆرانیە بۆتە جێگای سەرنجی تورکەکانیش کەم کچە کوردەیە چۆن دەتوانێت ئاوە بە جوانی گۆرانی بڵێتەوە و لە نزیکەی مانگێک نزیکەی 13 ملیۆن بینەری هەبووە کە مەژ ڕێژەیەکی ئەگجار زۆرە بۆ پارچە ڤیددیۆیەک کە گۆرانی بێژ بەشداریان کردەوە بۆ خاتونە کوردێش جێگای سەرنجە کە خەڵکێکی زۆر بە دڵیان بووە. وەروهاژینێ بازەوە دەکاتن خەڵکێکی زۆر بازەوە دەکەن چۆن توانین لەگە مستەفا جوجلی گۆرانی دروست بکەیت. ئەوش لە وەڵام دەڵێتن زۆر بە سوودفا ئێمە لە وڵاتی تورکیا خەریکی کارێکی تر بووین بەڵام ئەو هاتە پێش و ئێمەش دەستمان بەکارە کرد. وەروەها بازەوە دەکاتن
دەرهێنانی ئەو ڤیددیو کلیپەی ئیمتیاز کە کوڕە کوردێک ئەم ڤیددیو کلیپەی دروست کردووە بە ناوی محەممەد ژووری کە زۆر خۆشحاڵم لە ئێسادا دەنگدانەوەیش ئەگزا زۆری بەدەستێناوە ڕقنەیەکی ئەگزا زۆرمان بۆ هاتووە دەڵێن چۆن دەبێت تۆ لەگەڵ کوڕە تورکێک گۆرانی بڵێ بەڵام من جوابی هیچ ڕقنەیەکم نەداوە تەنها ئەوەندەیان پێ دەڵێم بەم نزیکانە دەبینن ئەو هونەرمەندە تورکیەش گۆرانی کوردی دەڵێ بێگومان قسەکەی ڕاست دەرچوت لە چەند ڕۆژی ڕابردوودا هونەرمەند مستەفا جرجلی بە گۆرانێکی فۆلکلۆری بادینی لەگەڵ ژینێ پێکەوە دەیانوتەوە لەسەر ستێژ لە کۆنسێرتەکەی شاری هەولێر ئەمەش بۆ جێگای سەرنجی خەڵکەوە چۆن هونەرمەندێکی وا بەناوبانگی تورک گۆرانی کوردی دەڵێتەوە و ببێ هیچ ترسێک وەژینێ بازەوە دەکاتن ئێستا لەلایەن خەڵکی تورکیاوە کەسێکی ناسراوم و بازەوە دەکەن ژینێ بۆچی تۆ هیچ کاتێک چاوت دەرناخی بازەوە دەکاتن کاتێک تەمەنم بچووک بوو پێم خۆش نەبوو خەڵک بیزانێ هەموو کاتێک هەدەسەم لە چاو دەکرد یاخود چاویل کە ڕەشم لە چاو دەکرد نەمدێش خەڵک چاوی ڕاستەقینی خۆم ببین بەڵام ئێستا زۆر سکەم بخۆمەوە زۆر پێم ئاسایە کە خەڵک بیبێنن وایە ڕاستە من چاوێکم ڕەشە و چاوەکەی تریشم قاوەیە ئەمە کارێکی جوان و دەستی خوایەوە پێشم خۆشام خەڵک لە مۆدا ببێنن زۆر ئاسایە بەلامەوە کە خەڵک ئەم شتەیە ببینن وەژینێ لە ئێستادا دەتوانی بەدە زمانی جیاواز قسەی پێ بکە زۆر بەباشی زمانەکان کوردی عەرەبی تورکی نەرویجی سویدی واروها دانیمارکی و ئەڵمانی و هێندیش و ئۆرد و ئینگلیزی ژینێ دەڵێتن ئەوەندە زمانە دەتوانم زۆر بە ئاسانی قسەیان پێ بکەمەوە زۆر باشیش لێی تێبگەم وەژینێ چەند تاتۆیەک لەسەر جەستەی هەیە یەکێکیان لەسەر دەستیتی ئەوە ناوی کچەکەی نووسراوە ئەوی تریش لەسەر سینگێتی و باز لەوە دەکاتن بە چاوێک دەبینی و بە چاوێک هەست پێ دەکاتن کەم تاتوێش گزارش لە چاوەکانی خۆی دەکاتن وەژینێ لە مراسیمێک بەشداری دەبێتن لە شاری هەولێر و چەندین خەڵات بەدەست دەهێنێتن بەهۆی گۆرانیەکان وەکو کەسایەتێکی بەناوبانگ دەستنیشان دەکرێتن وەروەها لەو چەند ڕۆژێ ڕابردوو لە فاشۆنیۆگی بەشداری کردبوو و جلوبەرگەکانی نیم چڕوت بوون ئەو باز لەوە دەکاتن خەڵکی کورد زۆربەیان کلۆزمایی دن و ئۆپنمای نینە بەڵام لە شاری دۆ یەکجار قەپاتن و لە شاری هەولێریش تۆزێک باشە بەڵام شاری سلێمانی بۆ ئەو جلوبەرگانە زۆر باشترن لە هەردووک شارەکەی تر بۆی پێویستە لە مۆدووە خەڵک تۆزێک ئۆپنماین بێتن بۆی خەڵک ئازاد بێتن چی لە بەردەکەەوە لە ئێستاشدا لە بواری دیزاینەری دەخوێنێتن و بەرەو فاشیۆن هەنگاوینەوە و چەندین بواری تر دەستکاری کردەوە لە هەمووشیان سەرکەوتوو بووە ئایا تۆ چیت بۆ ژینێ هەیە بۆ ماڵە کۆمنت بنووسە زۆر سپاس بۆ سەرکردنەوەی ڤیدیۆکەمان و پێتان خۆش ئەمجارە لەسەر چ کەسایەتێکی بەناوبانگی کوردستان یاخود جیهانی ڤیدیۆ دروست بکەین بۆ ماڵە کۆمنت بنووسن وەروە لایک و کۆمنت توشێتان لەبیر نەچێتونەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵەکەش دابگرن بۆ ئەوی تۆی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی وەرەوە سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوی تۆی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بی و واروەها بۆ هەر ڕقنەوە پێشنیارێک دەتوانین ڕاستەخۆ پەیوەندی بە سناپچاتەکەمان بکەوە هەموو کار لەگەڵتانین لا کلیل میدیا